سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. دوێنێ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە بەشداری تەواوی پارت و لایەنە سیاسیەکانی ئەم کابینەیە ڕەشنووسی پرۆژە یاسایەکی چاکسازیان پەسەند کرد کە پێک هاتووە لە ڕێخستنەوەی موچەی خانەنشینی کە دەڵێت کەمتر نەبێت لە 400,000 دەرماڵە، پاسەوانی بەرپرسەکان، کەمکردنەوەی پاسەوانی بەرپرسەکان، هەڵوەشانەوەی یەکەی ئیداری هێزی پێشمەرگە یەکەی هەشتا، هەڵوەشانەوەی موچەی پلەی وەزیر و بەڕێوەبەری گشتی کە بە نایاسایی لە پێشوودا ئەم پلەیان وەرگرتووە، یەخستنەوەی موچە کە نابێت هیچ فەرمانبەرێک لە یەک موچە زیاتر بێ و نەمانی بندیوار، هەروەها یەخستنەوەی موچەی شەهیدانە و چەندین ڕێو شوێنی دیکەی چاکسازی. ئەم ڕەشنووسە کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە و ڕەوانەی پەرلەمانی کوردستان کردووە، حزب و پارتە سیاسیەکان لە پەرلەمان چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەن؟ کاردانەوەی پەسەندکردنی ئەو ڕەشنووسە لەلایەن هاوڵاتیان و کاسبکارانەوە بە چه شێوەیەک دەبێت؟ چەندە ئاگاداری ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەنجومەنی وەزیران پرۆژەی چاکسازی پەسەند کرد و ڕەوانەی پەرلەمان زۆر ئاگام لێیە لەو حکوومەتە نوێی کە تقریبان 100 ڕۆژ 102 ڕۆژ 103 ڕۆژێکە ئەو حکوومەتە دەست بەکار بووە. ڕاستە کار و چالاکەکانی زۆر کردووە. ئەلعەقی لەوەیان زۆر یعنی ئێستا کە زۆر کەسە بووە، ئێستا کە بەردەوام زیادیان ڕوویان کردێ لە ڕووی ئەشیا دەرهینە لە دوکان و ئەو زیانە و ئەوەشم زۆر پێ باشە هێزەکانی پێشمەرگە یەکەی ئەفتاوەشتا یەک بگرنەوە. زۆربەی پێشمەرگەکان دێنە ینی ئەو شوێنە بۆ کڕین باشە یەخستنەوەی ئەو دوو هێزە گرنگە تابعاان زۆریش دووش فەرق و زوازی نامێنێ بەرامبەر ئەو دوو هێزەیە نەک بڵێن ئەوە یەکێتیە ئەوە پارتیە ئەوە نامێنێ ئەوم زۆر پێخۆش. زۆر جار جێبیستی ئەوە دەبوو کە بندیوار هەیە بێگومان زۆر ئەو بندیواران هەر لە ڕووی ئەو وەختی کە شەڕی داعشیش کە 2014 خۆمان دوکاندار بوون لێرانە هەزاران بندیوار دەهاتن ئەشیان لای ئێمە دەبردامت ئێمە دەمگوت کاکات و بە ژیان دەگوت قیاسەکە لەبەر دەکەی دەگو ئەو فلانە قیاس دەمگو کاکەوە لە تو نابی دەگو لە ژیانم ناتیمە ێگوت کوڕاتبی وەردەگری کە دەی ئەتو ئەشیا لەمەوە دەکڕی. یانی چاکسازی زۆر گرنگە زۆر باشە و طبعاً ئێستا کە لەو ئەو حکومەتەم زۆر پێ باشە. ئێستا حکوومەت دەیەوێت چاکسازی بکات پرۆژەکەشی بردۆتە پەرلەمانی کوردستان. تۆ پێ دوایە وەکو هاوڵاتیەک ئەم جارە چاکسازی بکرێت؟ قەنەعەتەیە لەکە هەموو هاوڵاتیەکی چاکسازی بکرێتن. ینی وەختی هاتووە نەک وەختی هاتووە تاخیریش بە زۆریش تا باش ئەگەر من مادەکان بۆ بخوێنمەوە ئەوانەی کە زۆر گرنگن تۆ وەکو هاوڵاتێک دەمەوێت گرنگترینیانم پێ بڵێ دەڵێ موچەی خانەنشینی نابێت کەمتر بێت لە 400,000 دەڵێ دەبێت پاسەوانی بەرپرسەکان کەم بکرێتەوە بە موافقەی ئەنجومەنی وەزیران بێ دەڵێ دەبێ هێزی پێشمەرگەی کوردستان 78 یەکەکانیان لەمە دووە لە وەزارەتی دارایی موچەکانیان بۆ کامیان زۆر گرنگ بوو بەلای تۆ؟ هەموویان هەمووی خاستان خانە نشین حیمایەکانی بەرپرسەکان پێشمەرگە لەوە لە دارایی وەرگریتن موچەکەی خانە نشین 220,000 ناری وەردەگری کام نەفەر هەیە بە 220,000 ناری یەک نەفەر بەڕێوەچی. باشە تۆ دڵخۆشت دەکات زۆرش دڵخۆش. ئەگەر لە پەرلەمانی کوردستان پرۆژەکە پەسەند کرا و دوای 20 ڕۆژی جێبەجێکرا پێ دوایە بازارەکەی تۆ باش بێ لەگەڵ نەک بازار هەر کوردستان بەخۆی خۆش دەبیتن هەر خۆش دەبی عیلاقی لە بازارش نەبی ئەگە بازارش خۆش نەبی خەرک بەعام دڵخۆش دەبیتن خۆ عیلاقە لە بازارم نیە ئەو کابرایی پێویستی بەو کالەیە بیتن ئەگە قەردیش کاردەی بیکڕیتن ئەگە پێویستی بەڵام ئەگەر 400,000 هەبیتن لۆدەی لە من دەپارێتەوە دەرێتن ئەو کالە بە 20,000 مەدێ بە 15,000 مەدێ ئەو چاکسازانە ئەگەر ئەوە جێبەجێ بکرێت بە تەواوی بەڕێکپێکی شتەکان زۆر باش باشە چ زۆر ئازاری دەدای لە ڕابردوو وەڵڵا هێشتی نەحەق نەحەق باشە بەشێکی زۆر لە بەرپرسەکان لە وڵات دەیانگوت کوردستان ئارامە بێمنە بەڵام وەکو دەمانبینی بەدەیان کەس پاسەوانی دەکەن گەندەڵی زۆر بوو کابرا مەسوولێک بوو لەوانەیە 50 پاسەوانی و نووسرا بوو لەوان دە پاسەوانی نەبوو دە پاسەوانی نەبوو معاشی 50 پاسەوانی وەردەگرت یعنی ئێستا ئەو چاکسازیە کە حکوومەت شتێکی زۆر ڕێک پێکە شتێکی زۆر باشە تۆ پێم بڵێ حیزبەکان
بەردەوام لە کەناڵەکانی خۆیان دەڵێن کاکە ئەمە چاکسازی دەکەن بەردەوام وا دەڵێن پێ دوای هەمویان زدی بن چاکسازیان بێ هەیە دەیەوێ هەیە ناوێ هەیە ناوێ حەزب هەیە ناوێ گەورە بە قسێ ینی تۆ لە کوردستاندا دەنیشان لە دەرەوە لە کوردستان لە کوردستاندا لە چیەوە دەست پێ بکرێ باشە ئەم هەنگاوانە گرنگ بوون وڵی چاکسازی لە هەموو شتێکەوە دەست پێ بکرێ باشە شەرت نییە هەر لە معاش و لە ینی لە حتا لە هەموو گرنگ نییە بابە گرنگە دیوار بمینێ نەخێر نەمینێ بەدیوار لەگە بندوای دانینە بەلاش کابرا لەو گۆڕی بە پلەی نەقیبی پلەی مقدەمی لەو گۆڕی خانیشترا گوناهاکردی چی نەکردیە چ دەڵێیتە فەرلەمان دەڵێ ئیشی لەسەر بکە زوو پەسەندی هەر چەندی زوویش لەسەر بکە هەرکەمە چاکسازیەکان زۆرن لەسەر موچەی خانە نشینیە لەسەر پاسەوانی بەرپرسەکانە لەسەر بندیوارە دڵخۆشی کردیەوەوانە وڵی زۆر دڵخۆش بووینە بەس ئەمە دوکاندارین بەمەچی مۆزەف ڕاستە ژیانیان خۆشببی تاسییر لە مەش دەکە بازار خۆش دەبی پارێ دێتە بازار بەس ئەخەلەو لە حکومت لێمان وەردەوە چی وەسلانە لێمان وەردەگرتەوە هەر منت بینی بەغار هاتی دەڵێ ئەمە چیە ئێستا ئەوە مانجی 7 و 8 و 9 10 72 لەسرە ئێستا مانجی 12 ئی بەلەدیە ئی زبڵە و قەتعایە ئەوشتانە دیسا قەتعەیە ئێستا وتە 334 دەرەم ئەولۆ دەرێ وەڵی مانجی یەک دقە لە 72 بوویتە 334 ئەوەی چە مانجیە ئەوە ئیچە مانجی نییە ئەمە مانگ بە مانگ دەیدەم مانگ بە مانگت داوە دەدەم بەس 72 قەرزم لەسرە بوویتە 334 کەوایەت دەڵێ تە حکوومەت ئاگاداری ئەو پارانەش بکە لە خەڵک وەردەگیرێت بەشە چیان زۆر باشە ئێستا مەعاش ئەوها دەستکاری کرێ لە لایەک کەش تەحویز دەگات پارەی قەتع بێزاری کردووی ئەمە قەتعام ڕەش کردەوە تەسویرکەن ڕەش کردەوە لە 2016 ڕەشم کردەوە لە 2016 19 ئەو هینایەتی باشە 300 بەڕێزان سیرکەن ئەمە کێشەیەکێک لە دوکاندارەکانە ینی ئەمە بەس ئەم دوکاندارە نییە ئەگەر ینی هەنگاو بە هەنگاو لەگەڵ دوکاندارەکان قسە بکەین هەر هەمویان معاناتی پارەی قوتعیان هەیە ناونیشان تابلۆ دەڵێن پارەیەکی بەلاش دەدەن ئەم دوکاندار تۆ یەک دقە تابلۆت نییە وانە ڕش تابلۆی نییە لە 2016ەوە بەڵام حکوومەت 334,000 دینار پارەی تابلۆ پارەی شتی تریشی لەگەڵ لێوەرد بەزی زبل جێڕایتیانەوە بەزە جارە تابلۆ شاتەوە دکتۆر ئێوە وەکو دکتۆرێکی پسپۆر وەکو چاڵەکوانێک وەکو کوردێکی ڕۆژ ئاوای کوردستان چۆن دەڕوان نە هەنگاوەکان بۆ چاکسازی بەڕاست چاکسازیکردن لە سیستەمی ئیداری هەرێمی کوردستان ینی چۆنی دەبینن ئەگەر بکرێت وارێ هەنێک چالکسەری هەنە جوان زەحمت بوون هەنە مەسەرەن ئەنها ئەم بەحاجەتێ جيكي جي حمي حركات سياسي نهر يخوبت باش ام ايرو اصلاحي ام ولاطكي ابابكن اف ولاطايا دبي حمي جهات سياسي بشتفانياك في حكومتي في كابينتها يعني جهات سياسي يعني او جرينجا يعني جرينجا بس هذه جهات سياسي باشور دبيجن ما دقل شاك سازينا هر شار برچه كردستان هيك يعني شاك سازي اللي كارتي تندرستي لازم بيتكرن بيكرن انا تكرن في صدروج جروجا كابينا انه كك برايم يزور قورا كك مسرور برزاني بمالباطا خو بحمي جهدي خو جبو خدمتها في كسي بكن في ملاطي بكن جبت تندرستي انسان كي نسا اغلم ويشلو هالرشاد ويشلو ولاطا ابابك افيك سر مرسلا درماني اوراما سرطاناتا افجي دبيكش دريا وزارتها تندرستي به دائرة حتى درماني جدر بتين جمرج كردستان بكواليتي كنترول كامل بفي جبو اف ان نفساوي ارزان وشيك اف بفي نفسي خرط بيش كان عندن كواتات جرينجا لروي درمانه واش ساكسازي بيتاكرين وحكومة بوخو اداري ام كتب حكومة دبي بنايتك نه تشيكي وك دول الجوار دبيجن بعربي وك حمي دولتها وك اوروبا وك امريكا حمي درماني درباسي اقليم بفن دريا في دائره اف دائره اجا نهبد شركاتها جبو ام زانبن ام درمانكي صاغلمي
و چاکسازیەک زۆر زۆرندە دەدەن ملەتی خۆ. ئەنجومەنی وەزیران دەڵێت بە پێی پرۆژە یاساکە کە هەموو حزبەکان پەسەندیان کردووە دەڵێ هەر کەسێک فەرمانبەر بێت نابێ لە یەک موچەی زیاتر هەبێت واتە دوو موچە سێ موچە بندیوار نابێ هەبێت چۆن ئەمە؟ ئایا بندیوار بمبر دەکرێت لە وڵاتە؟ ئەوە حکوومەت دەڵێ ڕاستە حکوومەت بریارەکە دەدا بەجێ ناکرێت چۆن دەزانی ئاخر ئەوە چەند جارە چاکسازی بکرێت بە ناوەی بندیوارەوە بە ناوەی موچەی فەرمانبەرانەوە بە ناوەی زۆر شتۆ بەڵام ئێستا ئەوە پرۆژەکە لە دەستی منە حکوومەت پەسەندی کرد نردووی تێ لای پەرلەمانیش دەبێت تاوتۆی بکە پەسەندیکە پاشان دەبێت لە ماوەی 20 ڕۆژ ئەو بڕیارە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو 20 ڕۆژە دەبتە 20 مانگ نەک 20 مانگ تۆ دەڵێیتی پێم وایە ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێت بەڵام پێویستی جێبەجێ دەکرێت ئەوە دەڵێ جێبەجێ دەکرێت بەڵام دوومەر یەکەمیان کاتی زۆری پێویستە بە لە ماوەیەکی کەم ناتوانندرێتن گەندەڵی نەهێنرێت هەروەها شەڕی گەندەڵی و چاکسازی زەحمەتە زەحمەت نییە بەڵام بەمەرجێک هاوڵاتیانیش بە هەموو شێوەیەک دەبێت پشتگیری لە هاوڵاتیان حزبەکان و هاوڵاتیان هەموویان بەیەکەوە دەبێت حزبەکان پشتگیری ئەو پرۆژەیە بکەن پشتگیری هەموو حزبەکان سێ چەتی بیت پارتی بیت گۆڕان بێ هەمویان بەیەکەوە هەر یەکیان لایەنێک نەبن هەمویان یەک لایەن بن لە کوردستان هەموو تشت باش باشە لە بەغا باشترە تۆ لە بەغدا دەژی من لە کەرکووک لە کەرکووک دەژی ینی ژانی هەولێر باشترە لە کەرکووک هزار قات تۆ دەڵێیتی طبعا نەک هەر گرنگە لە گرنگترە یعنی ئەو یەکەی هەفتا یعنی شخص داینەوە قانون داینەوە ینی بە یاسا ڕێک بخێت بە یاسا ڕێک بخێت فەرقی نییە پێویستە حزبەکان پەسەندی بکەن ترست لەوەی هەیە حزبێک لە تەلەڤیزۆن دەڵێ من چاکسازیم دەوێت دواتریش لە ناو پەرلەمان ئەو ڕێی نەبێ نابێت کاکە حکومەت ئەگەر حکومەتی بە قسەی حزب نەکە حزب چییە؟ وەنیە قانون هەیە یاسا لە هەمووی گەورەترە خۆی کاک مەسعود دەڵێ یاسا سەروەرە دەبێت یاسا سەروەر بێت یاسا سەروەرە باشە تۆ چی دەڵێ؟ دەستخۆشی لەو بەرنامە جوانی دەکەم کابراایە گانی مادی و مردی ئەمن بێم هەندی دووەندی دەکەم نابی هەکەس عخۆی وەگری ینی دەبێت یەک موچەی هەبێت دوو موچە زۆرە بندیوار زۆرە دوو موچە زۆرە یعنی کابراایەک دەسمێنەوەتەوە لە عەربای پاردە جادەی ئەم بێ مۆشی و ساعت و عافیت دەبی باشە زۆر جار وەکو ئەو هاوڵاتیانە باسی لێوە دەکەن دەڵێن زۆر جار باسی چاکسازی کرا حکوومەت لە کارنامەیدا باسی کردووە پێت وایە ئەم جارە ئەم کابینەیە بتوانێت چاکسازی فەرقی گەندەڵکاران دەستی گەندەڵکاران دەبرن فەرقی دەستخۆشی لە حکومەتی نوێ دەکەن ینی هیوات هەیە یوان پێیتی 100% بەبێ دابرانەوە بەبێ هیچ ئێوە شەروانە کاکە من لە خۆم لە وەزارەتی پێشمەرگە بووم خۆم پێشمەرگەی کەمەدامی سەنگەرم ئەمن بە چای خۆم بینیم لە کاتی لەجنە دانراوە لەجنەی باڵا کابرایەک هات مەسوول بوو یەکێکی هێنا بە لیواکەی وت زەختی لێ کرد وتی بیکە کەم ئەندام من ئاگادار بووم حتا لیواکەش هاتە دەرێ وتی عیب ناکەن واستاکەن ئەمەش پێم گوتم جەنابی لیوا قەزەی عیب نییە تو مەیکە من نزانیم کابرای مەسوول هاتە ژۆرێ کابرای بکاتە کەمەدا ئەم چاکسازیە دڵت خۆش دەکات ئەم چاکسازیە خراپ نییە کەمەدامانی سەنگەر ئەگەردامانی سەنگەر غەدریان لێکرایە دەبێ بدرێنەوە لە جنە هەمووی بدرێنەوە لە زۆر کەس غەدری لێکرایە کەم ئەندامە و نەکراوە بە کەم ئەندام دوێنێ ئەنجومەنی وەزیران پرۆژەی چاکسازی سەبارەت بە خانەنشین دەرماڵە کۆمەڵێک پرسی دیکەی تایبەت بە بەڕێوەبردننی ئەم وڵاتە پەسەند کرد تۆپەکەی خستە پەرلەمانی کوردستان تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو هونەرمەندێک تێگەیشتن و خوێندنەوە چیە بۆ ئەم هەنگاوە؟ هەنگاوێکی زۆر گرینگە کە کاتی ئەوە هاتووە لێپرسینەوە لە ڕێگای پەرلەمانەوە لە بەرپرسان بکرێت ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ناپلیۆن بۆ ناپۆرت لە نووسینەکانی خۆی داشتێکی بەجێ شتوە دەڵێ هەر وڵاتێک بمێ داگیری بکەم پێش هەموو شتێک جاهیلی دەکەم بۆ هەوڵیش دەدەم دز و جەردەی زیاتر تێدا دروست بکەم خاڵی شکست لە ناو وڵاتەکەی ئێمە لەبەر ئەوەی کیانمان نییە دز و جەردە زۆر بە ئاسانی دروست بوون ئەگەر ئێمەش کیانێکمان هەبوایە ڕێفراندۆم و سربەخۆیەکەمان سەری بگردوایە
تەنجی بە دز و جەردە و گەندەڵکاران هەڵدەچنی. باشە دکتۆر زۆر جار باز دەوە کراوە ینی بەرپرسان حکوومەت باسی لەوە کردووە چاکسازی بکەن بەچدی لە کوردستان چاکسازی دەکرێت ئەم کابینێ وەک لە کارنامەکەی دا هەیە بتوانێت چاکسازی بکە و حزبەکانش پشتگیری بکەن. من زۆر گەشت بینم کە جنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرۆر بارزانێ پێداگری لە چاکسازی دەکات و گەشتبینم لەوەی کە دەکرێت بەڵام ئاستەنجی زۆرە چونکە خەڵکێکی زەبەلاح دروست بووینە وا بە ئاسانی دەبێ ئەو تۆپەی چارەسەرە بخرێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بتوانن لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. تۆ دەڵێکی سەبارەت بەمە پێت وایە حزبەکان پشتگیری ئەم پرۆژەیە بکەن بە جددی چاکسازیان بوێ؟ زەین سەوستاس زۆرمان جێ لە چاکسازی بووە زۆرمان جێ لەو شتانە بووە مشکمالێتی بێهیوا بوون بێهیوا بوون بزانە خەڵک لە ئەوروپا لە غەرب گەیشتە ناو هەسارەکان وات ئاسمانەکان دەگەڕێ بن بەحرەکان دەگەڕێ بە دوای زانست و زانیاری دەگەڕێ ئێمە چی بکەین ئێستا؟ وڵا پێویستە چاکسازی بکرێ نەکرێت چاکسازی ئەگەر بکرێ بەس بە سەرکردایەتی پارتی وێچەتی بەتەنێ ناکرێ دەبی سەرکردایەتی پارتی وێچێتی شێ لەم تو پێکاتیان باش بەڵام ئێستا هەمووان داوای چاکسازی دەکەن یعنی هەموو حیزبەکان داوا دەکەن کاکە داوا دەکا بەڵام ئاەتی بەجێ دەکا بەتەنێ پێی ناکرێ دەبی هەمومان بەڵام حکوومەت دەڵێ هەموو حزبەکانی بەشدار بوو لە حکوومەت ئەم پرۆژەیان پەسەند کردووە پێتوانیت زدی بن ئەم جارە؟ ئەو جارە گەشتبینم لێ گەشتبین ئەلەو کابینەیە گەشتبینم لەبەرەوەی ئەو کابینەیە حساب هیچ کەس ناکاتن برێ وەڵا فران ئەوهای فیسکەوەها نیشتیوە پێرەگەی گەشتبینترم لە هەموو کابینەکان بەڵام بەتەنێژ ناکرێ دەبێ هەموو حزبەکان ڕازگۆ بن هەر حزبە تەوجیه داتە ئەندامەکەی خۆی برێ دەبێ ئەتو دروستکەی ئێستا بینایەک دەکرێ دەوەسا ئیش لێ بکە بە تاکتەنێ دەتانە من بیڕوخێنم وەیە نا ئەو دروست دەکەم ینی ڕووخان ئاسانە بەس بنیادنان زەحمەت ڕووخانەکەی زۆر ئاسانە گەندەڵەکە زیاترە لەوەی کە بنیاد دەنێ ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستان چاوەڕێی پرۆژەی چاکسازی دەکات ئێستا شتۆپەکە لە ساحەی ئێوەیە پرۆژەی چاکسازی بە شێوەیەکی گشتی وەکو فراکسیۆنی گۆڕان ئێوە چۆنی دەبینین و تێڕوانینتان چێ لەسەری بە دڵنیایی من خۆم ئەندابی وەفتی دانووسانکار بووم لە سەدا هەشتای کاتی دانووسانەکان ئێمە باسی ئیسلاحمان کرد وتمان بۆ چاکسازی دێن ئەو کاتێک قسەکەوا بوو کە ئەم کابینە نێتی ئیسلاحی هەیە کە قسەکە لەوە بوتمان ئەی چۆن ئیسلاحکەین بەم ڕێو شوێنانە ئەوە بوو هەم لە ئەتیفاقی سیاسیەکە هەم لە کارنامەی حکوومەت کە خاڵی یەکەمە ئەمانەمان جێگیر کرد ئێستا ئەمە خاڵی یەکەمی کارنامەی حکوومەتەکەیە بەشێکە لە ئەتیفاقی سیاسیەکە ئەمە کۆی پرۆسی چاکسازی نییە ئەمە هەنگاوێک لە چەنگی هەنگاو و ئێمە پێرێش لەگەڵ بەرپرسانی حکوومەتە هەمان قسەمان کردوتەوە و لە بەیانەکەی سەرۆکی حکوومەتە هەیە قەرارە پرۆسەکانی تری بەدوا بێت بە تایبەتی چاکسازی گەورە لە بواری داهات ئێمە بە دوواداچوونێکی زۆر وردمان کردووە لە خاڵە سنووریەکان فەسادێکی زۆر بێمانە هەیە لە خاڵە سنووریەکان دەرفەت بوو کاتێتر باسیەکەین بەیەکەوە لە بواری زەریبە چی بکەین لە بواری مەسروفاتی زۆری شەریکاتی نەوت و ئەوانە چی بکەین چۆن یاسای وەبەرهێنان تعدیلکەینەوە چۆن ڕێگری لەم یاسای تایبەت بە مادە هۆشبەرەکان دەرکەین و ڕێگری لەم تاوانە گەورە کاری زۆرتان لە پێشە ئەنجومەنێکی باڵای چاکسازی دروست کرێت یای دەدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری چاکسازی بدەست بەکار بێت ئەرک و دەسەڵاتەکانی چییە؟ ئەمە یەکانگاوە باشە سەبارەت بە ڕەشنووسەکە زۆر جار دەگوترێت بە پرۆژە باشە بۆتە پرۆژە زۆر جار دەگوترێت ئەم پرۆژەی هەموو حزبەکانی بەشداربووی حکوومەت هەندێک جاریش دەگوترێت کاکە ئەم پرۆژەی تەنیا پرۆژەی گۆڕان و پارتیە ڕاستیکە چۆنە؟ کامەران ئەم منطقێکی خراپە تۆ بە دوای ئەوەی خۆ بکەی بە پاڵەوان یا بە دوای ئەوەی نەتیجەت هەبێ ئێمە بە دوای نەتیجەین من پێشووتری شتومە ڕاستە مەسەرەن ئێمە 10 ساڵە باسی ئەوەکەین بندیوار هەیە خانە نشین ناسایە خەڵک وەزیر نەبوو بۆ وەزیر تەقاعد کراوە لیوانە بووە لیواچی چی ئەوانە تا دواتر
بەڵام ئێستا هی هەموویەتی ئەم قەنەعەتە هاوبەشە دروست بووە کە ئەم قەنەعەتە هاوبەشە دروست بووە ئەمە بکرێ بن بۆ بێم تێکیم بۆ بێم تێکی دەم نەخێر هی معارەزەشە ئەمە هی دەسەڵاتیشە ئەمە هی یەکێتیشە ئەمە هی پارتیشە هی گۆڕانە لای ئێمە ئامانج گرنگە ئەم وڵاتە پێویستی بە ئیسلاحە پێویستی بەوە نییە یەکێ بێت لەسەر تەلەڤیزیۆن بڵێ وڵا پارتی و گۆڕانە یانویست موچەی نیوەی فەرمانبەران کەمکەنەوە و ئەوە ئێمە بووین نەمان هێشت و ئەم قسانە هیچ ئەسڵ ئەساسی نییە ئەمە بۆ ئیستیهلاکی محەلیە تەنانەت ئێمە هەرگیز ناڵێن کێش ڕێگر بووە لە ماوەی ڕابردوو لە پرۆژەکە بۆی پرۆژەکە بڕوە باشە پرۆژەکە دروست بێت کاک علی پرۆژەکە ناوڕۆکەکەی چیە هەندێک جار باز دەوە دەکرێت دەستکاری دەرماڵە کراوە نایەکسانی هەیە گرفت هەیە من ئەمەوێت سەرجەم مامۆسایان فەرمانبەران دڵنیا بن بە یەک دێڕش بە یەک و شەش دەست بۆ دەرماڵی هیچ کەسێک نەبراوە هیچ قەلەقی ناوێت بەڵام خەڵکێکەیە زەرمەندە مەسەن بۆ نمونە وەزیر بووە بە پلەی وەزیر تەقاعد کراوە سعاتی وەزیر نەبووە ئێسێخ مامۆسا هانەدا فەرمانبەران هانەدا بە ناڕاستی بۆ شەڕە شەخسیەکەی خۆی بۆیە لە نەتیجەشا دەرەکەوێت ئەم پرۆژە گەورەترین خزمەتی یەکەم بە فەرمانبەر و مامۆسا و ئیسلاحە فعلیەکەیەکە زەرمەندە بۆ ئەوانەی کە بە نامەشروع بە نایاسایی بە ناڕەوا بە موچەی گەورە تەقاعد بوون بۆیە بە دڵنیاییەوە ئەمە ڕاست نییە بەش پرۆژەکە توانین بڵێن لە چەند بەشێکی سەرەکی پێێت بەش یەکەمیان پەیوەندی بە خانەنشینی پلە باڵاکان و پلە باڵاکانیش دوو بەشە ئەوەی بە یاسایی کراوە ئەوەی بە نایاسایی کراوە کاکەڕێ پێشووتر پەرلەمانتار و پلە هاوشێوەکانی وەزیر و ئەوانە 30 ساڵ خزمەتی بووە 70 ساڵ خزمەتی هەبووە چەندێ خزمەتی وەزیفی هەبووە چەندێ تەمەنی هەبووە هیچی نەبووە هەموو بە 6 ملیۆن و 400 تەقاعد بوو نە پێوەەر هەبوو نە قیاس ئەمە ڕێکراوەتەوە پێوەردانرێ قیاسدانرێ هەوڵەتری عەدالەتی پەرلەمان بەبێ سەر ئێشە بەبێ کێشە من پێم وایە ئەمە ئیشەڵا لە پەرلەمان تێپەڕێەوە و هەوڵە دەین تەفاهمی بۆ دروستکەین ئەمەش بەوەیە کرێ مرۆڤی ئیسلاح خواست خۆی بکە بە خاوەنی ئەجندای دەرەوە و ئەجندای شخصی و ئەجندای حزبی نێنێت بە ژۆندی نیشتیمانیەکەی ببینێت خاڵێکی تر ئەوەی ئەوانەی بە نایاسایی کراون وەکو وتم خەڵکە بۆ وەزیر نەبووە سەعاتێ بە وەزیر کراوە بریکاری وەزیر نەبووە بە بریکار کراوە نەک پێشمەرگە تەقەی خۆشیشی نەکردووە بە لیوا کراوە داهات دەگەڕێتەوە بە دڵنیاییەوە تۆ چۆن ئەم هەموو پارانە چۆنی نەکرێت خاڵێکی تر کە گرنگە خەڵکێکی بە ناڕاد و موچەی هەبووە مەسەن جاروای موچەیەکی لێرەیەکێکی لە بەخاشە بوو ئەوشی تێ خەڵک هەم ئەوە نشنان بەڵام ئەمە بە کردار دەکرێت کاک علی زۆر زار ئەم قسانە ئەمە کاکامەران مەحەتەیە ئەبێ ئیشتیا بکەین وە تەو کاتی تیادانراوە نەوەت ڕۆژ دانراوە ینی ئەبێ پشوو درێژ بی خەڵکێکە بوو پێی وا بوو طبعا ئەم پرۆژە قرار بوو دوومانی یەکەمی حکوومەت بڕوا لە بەڵام لەبەر کۆمەڵی هۆ کاردوواکە و نامێ باسیکە نامێ باس نامێ لە پرۆژەکە تێکچێت لە قازانجی پرۆژەکە تێکچێت ئەیان دەبێت تێکی دەن بۆ نەکرا لە دوومان پشوو درێژ بوو لۆبیمان بۆ کرد قەنەعەتمان بۆ دروست کرد ویسمان پرۆژەی چاکساسی لە داهاتمان هێناوەتەوە کە دانیشتنی پەرلەمان لەسەر خاڵەسنووریەکان و دروستکردنی لیژنەیە بۆ پێداچوونەوە لە حکوومەت بە زەریبەکان و ئێستا خەریکی سەرقاڕین لەسەر مەسروفاتی زۆری شەریکاتی نەوت و سکیوریتی و شەریکاتی خەدەمات و چیچی و ئەمانە ئەمە پشوو درێژیە کرابێت تی دیکەن وە لە کوێش من کە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتی تۆ ئیسلاحەکەم دۆسیەکم ناردووە بۆ دەستەی نەزاهە لەسەر گەندەڵی کە وەزیرێکی پێشوو مدیر عامێکی تایە لەگەڵ دۆسیەکی گەورەی 2 ملیار دۆلاریشم ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە بە ناقانونی کراوە واتە کە باسی ئەم ئیسلاحەکەین یەکسان نییە بەوەی چاوپۆشی لە گەندەڵیەکانەکەین یعنی ئەم بەیانیە من لە سعاتنەوە خەریکە و دوو دۆسیەم بۆیە ئەبێت بەدەستی خەریکیم ئیسلاحاتانە بێ قەناعەتی بۆ دروستکەی ئیسلاح دوژمنی زۆر زۆرە من بەردەوام وتومە بەڵام هەموو حزبەکان دەڵێن لەگەڵی دوژمنی زۆرە دوژمنی زۆرە خەڵکێکەیە ئەڵێ لەگەڵیم بەڵام یەک مانگەیە ئەوێتێکیدا خەڵک یان حەزب ئیتر پۆستی هەیە پۆزیشنی هەیە مووقعی هەیە تەکلیفەکە بە منەڵێ بە وەزیرەڵێ بە سەرۆکی حکوومەتەڵێ بەچێڵێ دایمە وتومە زۆر ئاسانە یەیتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ گەندەڵی هەیە تاڵانی هەیە کەس نازانێ ئەم وڵاتە چی لێیە هەمویان وێران کرد گەندەڵکاران مایان پێخۆشە بە دوو قسە لێ دەرەچی ئەرکە قورسەکە ئەمە نیە ئەرکە قورسەکە ئەوەیە هەموو خاڵە سنووریەکان بگەڕێ بە سێمان بزانیت لەکوێ کۆمپانیا بەناوی جیاوازەوە خەڵکە ڕوو زۆر باش لە کۆتادا دڵنیات دروستکەی کە ئەبێ یاسای چاکسازی دروستکە نەک ئەوەی بڵێ وەڵی چاکسازی لە وڵاتە هەر ناکرێ و بێ ئومێتیە
لەلایەک شەڕی گەندەڵکاران کە لەلایەک لۆبی بکە بۆ ئیسلاح. تەواو کەوایە ئێوە دڵنیایی دەدەن بە خەڵکی کوردستان وەکو یاسا نامێنێتەوە بە کردداریش جێبەجێ دەبێت لە زاخەوە تاوەکو خانەقی سریکە کاکامەران جێبەجێبوونی لە ئەستۆی ئێمانە چاوتێری جێبەجێبوونی لە ئەستۆی ئێمە ئەوە سەرۆکی حکومەتە مەسئولە لە جێبەجێبوونی بە دەرەجەیە ئەوە وەزیری دارایی و وەزیری کاروباری شەیدان و وەزیری پێشمەرگە و ئەو وەزیرە معنیانەی کە شمولیەکەن بەڵام ئێوەش جێگری سەرۆکی حکومەت و بەڵام ئێمەش چاودێری لەو وادەی دانراوە جێبەجێ نەکرا ئێمە وەزیری مەحمیلانی و خەڵکی کوردستان ئاگادارەکەین ئەوە دۆسیەکانە بینە هین بەڵام ئەمە محاولاتە من پێتەڵێم سەرتا کە باسی مانەمانەکەیان درۆکەن بەیان هەندێک بوو بەیان نامەی دژی دەرەکردن دوای قەنەعەتی کرد دوای هاتن کردمانە پرۆژەی هەمومان ئەوەی کەینە قانون ئەمە مەحەڵاتە پێ وابێ بە کونفەیەکوونێ بە ڕۆژێ ئەمە دروست بووە نەبووە ئەمە نەتیجەی 10 ساڵی ئیشکردنی ئەوانەیە کە لە خەمی ئیسلاحیە وڵاتە. لە کارنامەی خۆیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کارنامەی حکوومەتەکەی باسی لە چاکسازی کرد باسی لەوەش کرد هەر لە دەستپێکی کارەکانیدا پرۆژەی چاکسازی دەبێتە ئەولەویەتی کارەکانیان بەڵام ئێستا ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەشداری تەواوی لایەنەکانی بەشداربووی حکوومەت بە حزبەکان پێکاتە جۆر بە جۆرەکان ئەنجومەنی وەزیران لەسەر پرۆژە یاسایەک ڕێک کەوت کە دەبێت وەکو هەنگاوی یەکەم سەبارەت بە چاکسازی لە خانەنشینی موچە و ئیمتیازاتەکان تەنانەت باس لە دەرماڵەش کراوە چاکسازی بکرێت ئێستا تۆپەکە لە ساحەی پەرلەمانی کوردستانە هەموو حزبەکان یعنی بەشی زۆری تەنانەت بەشی زۆری ئۆپۆزیسیۆنیش لەگەڵ ئەو پرۆژە یاسایەن و دەبێت بەپێی ئەو پرۆژە یاسای لە ماوەی 20 ڕۆژی پەسەندکردنی لە پەرلەمانی کوردستان دەبێت بێتە بواری جێبەجێکردن ئەو کاتیش بەشێک لە داخوازیەکانی خەڵکی کوردستان کە دەیانەوێت یەکسانی و دادپەروەری لە موچەی گشتی هەرێمی کوردستان لی بێتەکایەوە بێتە دی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان.